یەکێک لەو کارمەندانەی کەناڵی NRT کە دەستگیر کرابوو بەڕێوەبەری ئۆفیسی کەناڵەکەیە لە واشنگتن کە دواتر ئازاد کرا. سەرکەوت شەمسەدین پاش 2 ڕۆژ لە دەستگیرکردنی ئازاد کرا و ئێستاش ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک سەرکەوت سوپاس بۆ ئامادەبوونت. تۆ لە ئۆفیسی شاری سلێمانی پەرلەمانی هەرێمی کوردستان بوویت بەر لەوەی کە دەستگیر بکرێت. دەکرێت پێمان بڵێیت بە چ هۆکارێک تۆیان دەستگیر کرد؟ سڵاو هێرە خانە و کاتتان باش. حەزم کرد پێشەوەی وەڵامی ئەوەت بەمەوە هەواڵێکی بە پەلەمان ئێستا پێگەشت وەکو NRT کە ئەویش لەلایەن هەم جوڵانەوەی نەوەی نوێ و هەم لەلایەن کەسوکاری شاسوار عەبدولاحید کە مانی لە خواردن گرتووە و تەندروستی لە مەترسیایە و دۆخێکی خراپی تەندروستی ڕووی تێکردووە، بۆیە ئەوە ئێستا هەواڵی بە پەلەی بەشێکی زۆر لە دەستگاکانە کە بەر لە چەند خولەکێک پێم گەشت، بۆیە بۆ ئەوە کە حەزم کردەوە کورد کۆنێکشن ئاگای لەو هەواڵە بێ. سەبارەت بەوەی خۆم لە ڕاستیە من پێش ئەوە هەندێک زانیاریم پێگەشت لە لای هەندێک هاوڕێەوە کە ئاسایش هێزەکانی ئاسایش بە دوای منەوەن ئەوێ بمگرن. لە ڕاستی هۆکارەکەیم نەزانی، هەتاوەکو ئەم لەحزەیە نازانم بۆچی من گیرام و هیچیش پێیان نەوتم بۆچی گیراوم. لە ئەوە بوو کە لە ڕێیا بووم بەرەو ماڵەوە ئەگەڕامەوە، هێزێکی ئاسایش هاتن وتیان ئێمە ئاسایشین، یعنی هەر ئەوەندەیان وت، بەڵام هیچ لۆگۆیەکی ئاسایشیان پێوە نەبوو و هیچ مۆڵەتێکی ئاسایشیان پێوە نەبوو و منیان لەگەڵ خۆیان نابردوو باسێکی ڕەشا کرد دەموچاوم نەمزانی بۆ کوێ ئەبە. بەڵێ باشە کاک سەرکەوت، لە کاتی لێکۆڵینەوەکاندا ئایا هیچ ئاماژەیان بەوە کرد کە بۆچی تۆیان دەستگیر کردبوو؟ وڵاتی سەیرەکە لەوەیە هێرۆخان، ینی هەر لێکۆڵینەوەشیان لەگەڵان نەکردم، هەر بەبێ بەس ناویان لێ پرسییم کە من ناوم چییە، من ژنای خۆم پێوتن، چاوبەسراوی بردمیانە ناو بینایەکەوە کە دوجار زانیم بینای ئاسایشی گشتی سلێمانیە لە سەنتەری تاوەکو ڕۆژی دواتر کە بەرپرسی گشتی ئاسایشی سلێمانی کاک وەسا حەسەن ڕوبەڕوو بینیم، دوای ئەوەی کە شەوێک لەوێ هێشتمیانەوە 2 ڕۆژ و شەوێک لەو بنکەیە هێشتمیانەوە بە هیچ لێکۆڵینەوەیەکی یاسایی نەبوو. ئەو وتی لای ئێمە تۆ میوان بووی، یعنی ئەوە تعبیرەکەی ئەوە، و هیچ ئیفادەیەکیشان لە من وەرنەگرت و نەشیان وت بۆچی تۆمان گرتووە، ئەسڵەن بۆچی بەرتین. تەنها ئەوەی بە من وت کە ئەوان زەختێکی زۆریان لەسەر بۆ لەوەی کە منیان بان کردووە، یعنی وەکو ئەو باسی کرد کە عەلەساس منیان بان کردووە بۆ ئەوەی لە هەندێک شتا عەلەساس هاوکاری بکەم، بەڵام ئاگادار بووم کە لە ژوورەکانی تر لەو شوێنانی تر کە هاوڵاتێکی زۆر خەڵکێکی زۆر گیرا بوو، بەشێکی زۆریان خۆپشاندەر بوون گیرا بوون، بەڵام من ئێستاش وەڵام دەست نەکەوت کێ فەرمانی کە گرتنی منی کردووە و چۆنیش ئازاد کرام، یعنی بۆ ئازاد کرام، ئەوانم هیچ بە بەڵگە بە یاسا یان بە وەڵام لەوان دەست نەکەوت. بەڵێ کاک سەرکەوت، بەر لە دەستگیرکردنەکە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەک دەگوترێت کەناڵی NRTیان بە بڕیارێکی وەزارەتی ڕۆشنبیری داخستووە، چ بنچینەیەکی یاسایی هەیە بۆ ئەمە؟ بەڵێ بڕەکە بۆ خۆی کۆمەڵی گرفتی تیا بوو، هەم هەندێک تەزویرات بە ناوی پارێزگای سلێمانیەوە کرا بوو و هەم لە ناوی وەزارەتیش، ینی بڕیارەکە بڕیارێکی ئەوەی کاک لە راپۆرتەکەیەوە کاک ڕەحمان غەریب باسی کرد کە لە ڕووی یاساییەوە گرفتی گەورەی هەیە لەگەڵ یاساکای ڕۆژنامەگەریە، تەنها هەڕەشەی ئەمنی بۆتە لە ڕووی ئەمنیەوە بە عورفی حکمی عورف سەپاندن بەسەر شاری سلێمانی و بەسەر سەپاندنی بەسەر NRT و دامەزراوی نالیا نەک NRT بەتەنێت چەند کەناڵێکی زۆر لە NRTەوە پەخش ئەکرێت، جگە لە ئەوەی خۆی سێت دەستگای تەلەڤیزیۆنی هەیە، وێبسایتی هەیە، ڕادیۆ، هەموو ئەمانە لە کار خراوە. 5-6 کەناڵی تریش هەر لە NRTەوە پەخشی ڕاستەخۆ وەکو تێلێپۆرت لێەوە ئەڕوا، هەموو ئەوانیان داگرتووە و نزیکەی 100 شەکدار یای بەسەر NRT بەبێ هیچ بەڵگەیەکی یاسایی، هیچ بەڵگەیەکی یاساییان نەبووە و دەستگا بەشێکی لە ئەمریکانی شکاندوو بەشێکیشان لەگەڵ خۆیان نابردووە، بۆیە هیچ بەڵگەیەکی یاساییان نەخستە ڕوو لەسەر چ بنەمایەک ئەم کارە ئەکەن، بەڵکو بە زەبری هێز دەستگاکەیان. بەڵێ کاک سەرکەوت، زۆر بە کورتی وەکو لە وێنەکانە بینیمان زۆربەی کەلوپەلەکانی کەناڵەکە شتێک شکێنراوە، ئایا ئەمە نابێتە هۆی دواخستنی دەستپێکردنەوەی کارەکانی NRT؟ بەڵێ ئەوە یەکێکە گرفتی تەکنیکیمان بە دروستەکە، گرفتی دارایی دروست کرۆ بۆ کۆمپانیای نالیا، هەتا کۆمپانیای نالیایان داخست بوو، نەک دامەزراوەی میدیای نالیا. کۆمپانیای نالیا کە کۆمپانیایکی زۆر جیاوازە، ڕەتی ئێستا نەماوە بە ناوەندی با بڵێ میدیای نالیاوە، کۆمپانیاکەشیان داخست بوو کە بەرامبەر بینای NRTە، تاوەکو ئەمڕۆژ داخراوە. ئەوەی دەستگاکەش ڕاستە هەموو بەشێکی زۆر لە ئامێرە گرنگەکانی لەگەڵ خۆیان نابردووە، بەڵام جگە لەوەش هێرەخان ئێستا هێزێکی زۆری ئاسایش لە ناو بوردی ئەڵمانیان و لە ناو بیناکەیان و تەوقی بیناکەیان ناوە، بەبێ ئەوە هیچ مەترسیەک لەسەر ئەوە هەبێ و ئامادەنین ڕێگە بە هیچ کەسێ بەم چێتە ناو بیناکەوە. بەڵێ سەرکەوت شەمسەدین، زۆر سوپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە. سپاس بێوەش.